ئەگەرچی دۆسیەی پێنجسەزادراوەکە هێشتا نەیگەیشتۆتە پلەی کۆتایی، دادگای پێداچوونەوە بڕیاری کۆتایی لەبارەوە نەداوە، بەڵام خەریکە دۆسیەکە بە ئاقارێکی دیکەدا دەبرێت. ڕێگە لە دادگای پێداچوونەوەش دەگیرێت کە کاری خۆی بکات. بۆیە سکرتێری ئەنجومەنی سەندیکای پارێزەرانی کوردستان داوا دەکات ڕێگە بدرێ دادگا کاری یاسایی خۆی بکات. لە هەر کۆمەڵگایەکدا تاکەکانەگە پەنابرنە بەر دادگاکان بۆ یەکلایکردنەوەی سەرجەم دۆسیە و ئارێشەکان نیشانەی بەرزی ئاسی ڕۆشنبیری یاسایی و معرفی ئەو تاکەکانی کۆمەلگای ئەگەێنێ. ئەوەی کە لێرەدا بەڕاستی لەم چۆڕۆژەدا بووەتە دەنگۆ و باسی ڕاگاردنەکان و سوشیال میدیاکان هێرشێکی ناڕەوایە دەستێوەردانێکی ناسایە لە ستەمی دادوەریدا. ئەگە هەر یاساناسێک یان مافەرۆی یان هەر تۆمەتبارێک کە بڕیارەکەی بەدڵ نییە ڕێکاری یاسایی تر هەیە دەتوانێت ئەگە بڕیاری ئەم دادگای بەدڵ نییە بتوانێت ئەم بابەتە ئەم بڕیارە یاسایی کە دادوەڕێزەکە دەرەکەن ڕێکاری یاسایی و دەتوانێت تێبینی لەسەر تانەی لەسەر بکرد لە ڕێگای دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان و کاتە لە باتی یەک دادوە چەندین دادوەری بەڕێز بەم بابەتە دەچون و تاکوپلی کۆتایی وەربگرێت. دۆسیەکە لە بابەتێکی یاساییەوە خەریکە دەکرێتە بابەتێکی سیاسی، ئەمەش بۆ هەوڵی بەشێک لە لایەنە سیاسیەکان دەگەڕێتەوە کە دەیانەوێت لەم نێوەندەدا دەرفەتێک بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک بقۆزنەوە. پارێزەرانیش داوا دەکەن هەر تێبینیەک هەبێت پێویستە لە چوارچەوەی یاسادا بخرێتە ڕوو. بە هەموو شێوازێک دەبێ ئێمە ڕێگە نەدەین دەستکاری بڕیارەکانی دادگا بکرێت. هەروەکو لە بەرنامەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی کارەکانی خۆیان هەوڵ ئەنداوە کەوا ئەگەر هەبێت دەستێوەردان و تەداخلات لە دادگاکان ئەو شتە نەمێنێ بە هەموو شێوەیە. شێوەی تانە لێدان هەیە ئەگە بڕیارەکە ڕازی نی لەسەر ئەو بڕیارێکە لەسەر درراوە پارێزەری خۆت هەیە دەتوانین تانە لێدەی لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان ئەو کاتی دادگای پێداچوونەوە بڕیاری کۆتایی لەسەر دۆسیەکە دەدا. لە هەرێمی کوردستان سیستەمی دادوەری دەسەڵاتێکی سربەخۆیە. بەپێی یاسا هیچ دەسەڵات و لایەن و کەسێک ناتوانێت دەست لە کاروبارەکانی وەربدات، وەک ئەوەی لە ڕابردووشدا نەبینراوە کە دەسەڵاتی دادوەری دەستی لە کاروباری دەسەڵاتەکانی دیکە هەرێمی کوردستان وەردابێت. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.